لە بەردەوامی پێداچوونەوە و دانوستانەکان لەسەر پرۆژە یاسای بودجەی 2021 عێراق لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەران بەجیا لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق و تیمە حکومییەکەی و سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بۆ تاوتوێکردنی پرۆژە یاساکە و ئەو گۆڕانکاریانەی تێیدا ئەنجام دراوە کۆبەوە بە پێی ڕاگەیەنراوێکی فەرمانگەی ڕاگەیاندنی ئەنجومەنی نوێنەران لە کۆبوونەوەیەکدا لیژنەی دارایی ئەنجومەنەکە ڕەژنووسی پرۆژە یاسای بودجەی 2021 لەگەڵ مستەفا کازمی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و هەریەک لە وەزیرانی دارایی و پلاندانان و نەوت و نیشتەجێکردن و ئاوەدانکردنەوە و شارەوانیەکان و ئەمینداری گشتی ئەنجومەنی وەزیران تاوتوێ کردووە. پێشتریش لیژنەکە لەگەڵ محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران کۆبەوە و وردەکاری ئەو گۆڕانکاریانەی خستە ڕوو کە لە پرۆژە یاساکەدا ئەنجامی داون. محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند لیژنەی دارایی بڕیاری داوە هیچ کەمکردنەوەیەک لە بودجەی فەرمانبەراندا نەبێت، هەر بۆیە لە بودجەی 2021دا موچەی فەرمانبەران کەم ناکرێتەوە، بەڵام پلە تایبەت و باڵاکان موچەکانیان کەم دەکرێتەوە. حەلبوسی دووپاتیشی کردەوە کە سوورن لەسەر ئەوەی لیژنەی دارایی لە دەزوەردانی سیاسی دوور بخەنەوە و کەشێکی گونجاویان بۆ بڕەخسێنن بۆ تەواوکردنی کارەکانیان. بەوتەی جەمال کۆچەر ئەندامی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەران لە 2 ڕۆژی داهاتوودا دانوستانەکان لەسەر تەواوی بڕگەکانی پرۆژە یاسای بودجەی 2021 لەلایەن لیژنەکەوە کۆتاییان دێت. ئەو ئەندامەی لیژنەکە ڕایگەیاندووە سەرجەم بڕگەکانی بودجە لەلایەن لیژنەی داراییەوە پێداچوونەوە و دانوستانیان لەسەر کراوە، تەنها بەشە بودجەی هەرێم نەبێت کە هیوایان هەیە لە 2 ڕۆژی داهاتوودا دانوستانەکان لەسەر ئەو بڕگەیەش کۆتایی بێت. هەروەها ئاماژەی بەوە کردووە لیژنەکەیان مافی دەستوری بەکارهێناوە بۆ کەمکردنەوەی خەرجی و زیادکردنی داهاتوو، کەمکردنەوەی کورتهێنان لە بودجەدا، بەو شێوەیەش دادپەروەری لە دابەشکردنی سەرچاوە داراییەکان لە نێوان وەزارەتەکان و پارێزگاکاندا بەدیهێنراوە.